بەڕێز دکتۆر مەولود گۆران زانای ئاینی و مامۆستای زانکۆ و پسپۆر لە تەفسیر و زانستەکانی قورئان دکتۆر مەولود زۆر بەخێر بێ خۆشحاڵین بۆم بەیانیە لەگەڵ جەنابتان با لەوە دەست پێ بکەین لێبوردن لە ئیسلام چۆن باس کراوە و لە کوێی دەقە ئاینەکانی ئیسلام شوێنی بۆتەوە. بە ناوی خودایی گەورە و میهرەبان بابەتی لێبوردەیی بابەتێکی گرنگە ببێتە کەلتور ئەنی خەڵک بۆ کەلتور وەری بگریتن لە ئیسلامە بە ڕەوشت ناو هاتووە واتە یەکێکە لە ڕەوشتە بەرزەکان کە ئینسان بتوانانی لە بەرامبەر ببووری لە مقابلەکەی شتێکە منی زۆر مهم بوو ئەویش ئەوەیە هەموو کەس ناتوانانی لە بەرامبەر ببووری ئیلا ئەو کەسانە کە نەفسیەت و حاڵەتی دەرونیان زۆر بەقووەتە چونکە ئینسانی گەورە لێبوردەیی زۆرترە لە ئینسانی زایف. ئینسانی زایف هەوڵ دە تۆڵە وەڵبگرتەوە بەڵام ئینسانی گەورە بیر لەو شتانە ناکاتەوە لەبەر سێ خاڵ یان لەبەر خوددا کە موسڵمانان پەروەردەکراون لەبەر خاتری خوا لە بەرامبەرە خۆش بە کە تاوانێک یان گوناحێک یان شتێکی کردووە بەرامبەر جەنابەت یان لەبەر شخصیەتی خۆت یان لەبەر کۆمەلگا. ئێمە سێمان هەیە دائیمەن زانایان تاکیدیان لەسەر کردیتەوە کە ئینسان لە بەرامبەرەکەت خۆش بی ئەگەر غەڵەتی کردووە ئەگەر غەڵەتی لە بەرامبەرت کردو ئەوجە لێی خۆش بە ئەوجە بیبوورە تەمان ئەگەر غەڵەتی نەکردی ناکەیت بە تایبەت ئەگەر سەیری خێزان کەین ئەو پەروەردەی دروستکەین لە ماڵ لە خێزان ینی پیا و بەلایەوە تەبیعی بیتن بڵێتە خێزانەکەی داوای لێبوردنێ دەکەم لەسەر غەڵەتە داوای لە منداڵەکانی بکە تەمەنەوە کەلتورێکی قورسە یان بڵێم پێویستی بە پەروەردەیە کە باوک بڵێتە منداڵەکەی سەختە ناسەخت نییە داوای لێبوردن کردن کولتورێکی قورسە هێشتا جێ نەکەوتووە لە ناو ئێمە ئەو من دەمەوێت لێرە ئیشارەت بە بابەتێک بکەم زۆر گرنگە ئێستا لە کوردەواری خۆمان لە ناو مجتەماعی ئیسلامی بەگشتی و کوردستان بە تایبەتی کێشەیەکمان نییە بە ناوی ئاینبی بەڵام کێشەیەکمان هەیە بە ناوی سەقافەتی ئاینی یعنی ڕۆشنبیری ئاینی ئەوە زۆریان گرنگە یعنی هەموو منداڵەکان و ئایلەکە نوێژ دەکەن ڕۆژ و دەگرین زەکات دەدەن خێر و خێرات دەکەن لە ناو سفرەیە قسەی خۆش دەکەن پابندن بە ئاین بە شعائیر بەڵام سیر دەکەی هەر ئەو ئایلەیە لەمە بابەتی لێبوردەیی عەفو تەسامح لێخۆشبوون چاوپۆشی وازی لێبینە لە بە خاتری خوا وازی لێبینە لە بە خاتری مجتەماع بۆی نەشێوێت وازی لێبینە لە بە شخصیەتی خۆت کەمترە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ڕەنگە ئەمە زۆر نەچوینە سەر بابەتێک هیچ ئاینێک ئەوەی خوا ناردیتی بۆ مرۆڤایەتی هیچ ئاینێک یعنی ئەوەی لە ئادەمەوە تا خاتەمەوە ئێمە دەڵێن هیچیان نەهاتووە ڕەوشتی لەگەڵ نەبی ڕەوشتیش بەس ئەفۆن بە تەواویکە ڕەوشتیش نیشانەی دینداری کەسەکەیە واتە ئەگەر کەسێکی لێبوردەیی نەبی بەڕاستی ئەتوبا نوێژ ڕۆژی بگری معنای ئەوە نییە ئەتو کەسێکی زۆر دینداری یان کەسێکی خۆڵ خۆش نەبی یان دەم بە پێکەنین نەبی یان کەسێکی کراوە نەبی لە ناو کۆمەڵگا قبولی بابەت بکەیت ئەو معنای وە نیە تو زۆر بەدینی بەڵام ئەوە هێشتا نەبوویتە کەلتوریان هێشتا نەبوویتە فکرەیەکە کە ئاین ئەسڵەن نوێژمان دەخوای گەورە دەفەرمێ ئەگەر ئەتو نوێژ دەکەی بەڵام ئەخلاقت باش نەبوو نوێژەکەت لە خوات نێزیک ناکاتەوە لە خوات دوور دەکاتەوە ڕۆژوو ئەگەر ڕۆژوو بگری بەڵام قسەی خراپ و زمانت نەپارێزراوی لە خەڵکە لە غەیبەتە لە نەمیمەتە لە نووسینی لەسەر خەڵکە ڕۆژۆکە هیچ سوودێکی نییە حەجکردنە دەڵێ ئەگەر هاتیەوە نەبوویت بە کەسێکی تر لە ڕووی ئینسانیەتەوە هیچ حەزەکە سوودی نییە بەدایان دەقیشمان هێسەرەوە بابەتە باشە کاکتۆر ئەوانەی گوتت بەڕاستی هەموو زۆر دروشمی جوان بوون بەڵام هەندێک جار خەڵکەکە مەسەن دەقە ئاینیەکان ڕەنگە بۆ خۆیان بکەنە بیانۆ بۆی لێ خۆش نەبن ینی با پرسیارەکەم تەواو بکەم بۆ نمونە دەڵێ تۆ مافی خۆتە تۆڵە بکەوە ئەمە دەتوانی با بڵێن ڕێگە پێدانی ئەو کەسە زیاتر بکات یاخود ئەگەر لێ خۆشبی خێرەکەت زیاترە هەموو دەقە ئاینەکە ئاینی قورئان سونە هەموو دەقەکان دەڵێن لێ خۆشبوون باشترە لە تۆڵەسانەوە هەر هەموویان بەبێ جیاوازی دەڵێن لە ژنومێردا وئین تەعفو ئەقرەب للتەقوە واتە ئەگەر لێی خۆشبی نزیکتری لەخوا نەک تۆڵە لەسانەوە لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە مەرجەی ئەساسی ئەم دینەیە هیچ تۆڵەسانەوە نەبووە هەمووی لێ خۆشم بوونەوە لە کاتێکە سەحابەیان کوشتووە لە کاتێکە دەریان کردووە لە وڵاتی خۆی و مالیان خوارد ئەوجا گوتیان لە ڕووی عەقلیەوە تەواو نییە و کابرایە دوور لە پێغەمبەر گوتیان مەجنونە لە ڕووی بەرنامەکەیەوە گوتیان سحری هێناوە گوتیان لێی تێکچووە هاتەوە مەکەی کە مسلمانیش نەبوون تەبان خەڵکی مەکە ئەو کاتە
وتی بڕۆن هەمووتان لە هەمووتان خۆش بوو هیچ ناکات هەر مۆزوعی بکەن هیچیشی لە دڵ نەبوو هەموو لە هەموویانە خۆش بوو باشە دکتۆر لە تائیفە عەفوەن لە تائیفە دەدانی شکایە دەموچاوی پڕ خوێن بووە لە ڕیوایەتی ئێمە دەڵێ خوای گەورە پێی گوتی چت بۆ بکەم فەرمووی خوایە لەوانە خۆش بچکوانە نازانم من چێم تەوا یعنی تۆڵەسانەوە لە ئایینی ئیسلام بۆ حاکم و مەحکەمەیە نەک بۆ شەخصیە واتە کەسێک دەکوژی بۆی نییە باوکو برا و خزم کەسی بچن بیکوژنەوە حاکم دەبی بڕێ بدە حکوومەت دەبی بچی بیکوشتەوە لە چکە فتنە دروست دەبیتن ئیسلام ئەوانەی هەموو قەدەغە کردووە تۆڵەسانەوە حکوومەت دەیستێنێتەوە نەک خەڵکەکە بەدەستی خۆی باشە ئەگەر بینە ناو شوێنێکە خێزان یەکەمین کۆمەڵگەی بچووکە دواتر ئەگەر کێشەیە حاڵەتێکمان هەبێ لە شوێنێکی تر ئەوە دادگامان هەیە شوێنێکمان هەیە تۆڵەمان بۆسن بەڵام بابینە ناو کۆمەڵگایەکی بچووکە خانەوادێ و کۆمەڵگە گەورەکە لەمەوە دروستە بێت ئەلێرە باباسی لێبوردن بکەین تا چەنە گرنگە ئێمە هەموو خاڵەکانی لێبوردن ڕەنگە هەنگاوی هەبێت لێبوردن کە دواتر پرسیارەکەین چۆن لێبوردەبین بەڵام پێشەوەی کەوا بڵین چۆن لە ناو ماڵی خۆمانە لە نێوان ژن و مێردێکە ئەو ڕەفتارە جوانە هەبێ بۆ ئەوەی کە منداڵەکانیش چای لێ بکەن و ماڵەکەش نەبێت بە گۆڕەپانی جەنگ بەبەردەوام هیچی لەو خاڵانەی کە لە ئیسلام حرامێکی قەتعی و گەورەشە خۆ بەشت زانی خۆ بەزل زانی تەکەبوریەکی یەکەوە ناکات لێبوردەیی دروستکاتن ئیسلام هەر زوو گوتی نابی ئینسان تەکەبوری بەس خوا متەکەبیرایەوەی لە هەمووی عەبد و یەکسانن دوو بۆ پەروەردەی منداڵ لە منداڵی و حەقی وایە فێری ئەوەی بکەن هەشتێکت کرد داوای لێبوردن دەکەم فێری منداڵەکانمان بکەین لەگە دایک لەگەڵ باوک لەگە بەرامبەر لەگە جینە هەتا لە کاتی یاریکردنی دوو منداڵی تەمەەن 4 ساڵ 5 ساڵ 3 ساڵ کە فەهم دەکەن و قسە هەر ئەو شەیەک فێری کەین داوای لێبوردن دەکەم داوای لێبوردن دەکەم ئایام سۆری وەکۆ دەڵێن ئاعتەذر سامحنی وەکۆ هەموو مستەڵەحانە یعنی کە منداڵت فێر کرد لە بیدایەوە لە سەرەتاوە کاتی گەورەش دەبی بەلایەوە سیر نییە کاتی مثلەن هۆڕنی لێدا بۆ کەسێکە لە زامەکەی دەستدەینی دەردەینی دەڵێ داوای لێبوردن دەکەم نەمزانی یعنی ئێستا نا هۆڕنی لێت دەنجام دەکاتەوە دەڵێ ئەوە چییە بۆچی هۆڕن لێت دەی باشە هۆڕنی لێدا کابرا میزاجی تەواو نییە ئەتو دەستی لێ دەربین باشەکەەوە بکەینە پرسیار ینی لە ماوەی ڕابردوو زۆر بینیمان ینی بەتایبەت شوفێرەکان غەیرە ینی جگە لەمانیش جگە لە شوفێرەکانیش هەندێک کێشەی کۆمەڵایەتی هەبووە پەلی کێشە بۆ کوشتن و تەقەکردن و بریندارکردن و هەموو ئەمانە ینی بۆچی ینی کۆمەڵگە دەگاتە ئەو ئاستەی کە لە جیاتی ئەوەی کە لێبوردەبی بابەتی زۆر بچووک وا گەورە بکرێت دوجار قەتل و کوشتنی لێ بکەوێتەوە وەکو ماسم کرد مامۆستایانی ئاینی وەکو ئاین قسە بکەم و مامۆستایانی ڕۆشنبیری و هەر بگرە پەروەردەی مەکتەبەکان هەتا زانکۆش ضرورە جارێک کرد بە شێوازی پەروەردەدا بچینەوە کە ئەویش ئەوەیە ئێمە پەروەردەی ڕۆشنبیری ناو کۆمەڵگا دروستکەین هەتا مامۆستایانی ئاینیش نەک پەروەردەی ئاینی ینی پەروەردەی ڕۆشنبیری ئاینی ڕۆشنبیری کۆمەڵایەتی هەتا ڕۆشنبیری سیاسی فەرموون بابەتێک ئێستا من سیاسی نیمە بابەتێکی سیاسی بنووسم ڕەنگە هەزار قسەم پێ بگوت لە فەیسبووک ئەمەش بەشێکە لەو پەروەردە سەقەتەی کە جاری وایە مەسەڵەن کۆمەڵگا تووشی دەبێت واتە ئەمە لە خیتابە ئاینەکانمان خەڵکی فێری پەروەردە بکەین لە ڕووی ڕۆشنبیریەوە یعنی ئەوە شەرمیشی ناوێتن ضروریشە وەکو تازە باست کرد ئەمە لەسەر فولایتی شەڕکراوە لەسەر منداڵ بەشەڕاتینە شەڕکراوە دوو گەنج لە ئیسکان پێچیان نەکرد و برادەریش بوونە لە ئیسکان لە خۆیاندان لەسەر ڕیال و بەرشا مشکلیان دروست کردی گەورە بووە بوویتە عشیرەتی بە دوونێ پێرێ ئەوانە لەگەڵ یەک داهاتی نەماڵیە کە سەردانیەکیان کردیە ئەمە پێویستی بەوەیە کە جارێکە لە خیتابی یان لە وتار و گوتاری پێشکەشی بەم میلەتە دەکەین وتارەکان و گوتارەکانمان ڕۆشنبیریانەی زیاتر پێوە دیار بیتن کە باسی ئینسانیەت دەکرێتن ئێستا یان بڵم دنیا بۆ بە گوندێکی بچوو باسی مرۆڤایەتی کە دەکرێتن لە ئاستی دنیا بکرێتن یعنی ئەتو ئێستا ئێمە جاران ئەگەر چەند شەڕ دەکرێت چەند کەس دەکوژرە چەند مەشاکل دروست دەکرێت کەس ئاگەی لە کەس نەبوو گوندەکە دەیزانی شارەکە شارۆچکەکە دەیزانی ئێستا ئەتوو لە ئیسکان شتێک دەکرێت هەموو کوردستان دەزانی بگرێت دەرەوەی کوردستان کوردەکانیش مۆتەمن بۆ بابەتە دەزانشتی بچووکە باشە دکتۆر ئێمە خەڵکی خەباتین لە خەباتە هەزارێ مشکلەیەک دەبی هەموو خەڵک دەزان لە خەڵکی خەبات چ دەکەن و چ ناکەن یعنی حەقی وایە جۆری بیرکردنەوەمان لەمە دووە گۆڕانکاری بەسەر دابێتن ئەویش ئەوەیە من بۆ خۆم ناژیم ئێستا بۆ کوردستانێک دەژیم یان بۆ دنیایەک دەژین هەموو دەمبینن حەقی وایە بە مەسئولیانە بە مەسئولیەتانە ئیشەکانمان بکەین باشە دکتۆر لێبوردن
کردارێکی هۆشیارانەیە کە مرۆڤێک ئەیکا یاخود لە فترەی ئینسانەکانە هەیە بەڵام هەندێک جارێ هەنێ فترەشمان هەیە لامانداوە بەهۆی ئەم جەنجەڵی کە لە ناو ژیان هەیە کامیانە کردارێکی هۆشیارانەیە کە مرۆڤێک ئەتوانێت بیکە یاخود لە فترەمانە هەیە مە لە بیرمان کرد لە فترەیان نییە لە ئینسانە نەخێر مەسەلەی لێبوردەیی دەبی دروست بکرێت واتە بابەتێکی هۆشیاری و ڕۆشنبیریە عاقیبەتەکانی چی ئەگەر من داوای لێبوردن بکەم چم زەرەر دەکەم کەسێک پێی وایە بینیمانە لە بینی ژنومێردا جاری وایە دەڵێم داوای لێبوردن لێ ناکەم ئەگەر داوای لێبوردن لێ کرد هیچ لە مەسەلەکە ناگەوڕە بەڵکو زۆر ئینسانەکە گەورە دەبی و کەسەی لێبوردەیە لە کوردەواری قسێکمان هەڵە دەمە چیت لەکەمە هیچی وەڵا هیچی کەم نییە بەس نایکە یعنی فێر نەکراوین لە فترەی ئینسانە ڕەنگە ئەم ڕەوشتە ئەم سیفەتان نەبی بەڵام پێویستی بە هینکردنە هۆشیاریکردن و فێرکردنە دەمەوێت ئیشارەت بە بابەتێکتر بکەم ئەگەر بە کورتیش بیتن یەکێ لە ناوە جوانەکانی خوددا عەفوە یەکێ لە ناوە جوانەکانی خوددا غەفوورە ڕەحیمە یەکێ لە سیفەتە هەرە بەرزەکانی پێغەمبەرمان وما أرسلناك إلا رحمة للعالمين وإنك لعلى خلق عظيم وليعفوا وليصفحوا ألا تحبون أن يغفر الله لكم واعفوا واصفحوا حتى يأتي أمر الله بدأن آياتي تر وهو الذي يقبل التوبة عن عباده ويعفو عن السيئات يعني تقول نحن ذكي برانبر خالقت كخواك كهمود بنا ولي دراو بمنيان أو بزستها همو هي أوا من أولي إلى آخره بوجواني كتي تواني جورش ذكي برانبر بخدا خدای گەورەش لێت خۆش دەبیت جا ئەو سیفەتە کە هی خوددایە وی پێغەمبەر وی پیا و چاکانە حەقی وای مرۆڤ بەدەستی بێنیتن سەر ڕای ئەوە ینی بابەتەکە ئەوەیە کەسی لێبوردا خوا لێی خۆش دەبی لە ڕووی دینیەوە لۆ چونکە خوای گەورە دەڵێ کەس نابی لە من سەخیتر بی و کەسیش نابی لە من گەورەتر بی لە ڕووی عەفوە ئەتوو مادام کەسەکەت عەفو کرد ئەمیش عەفوت دەکەم چونکە ناکرێت بە پێشە من بکەوی خوا لە ئینسانی لێبوردا عفو خۆش دەبیتن ینی تاوانی کردووە بەرامبرت دەڵێ خۆش بە خۆ دنیا خراپ نابی بەڵکو گەورەی خۆت نیشان دەدەی خی گەورەش لێت خۆش دەبیتن ڕێز دکتۆر مەولود گۆران زانە و ئاینی و مامۆستای زانکۆ پسپۆر لە تەفسیری قورئان زۆر سپاس بۆتە بەم بەیانی لەگەڵ مامۆستا سپاس بۆ قسە جوانەکانت سپاس الله خێر